كرونا وشونرقيز داديان دياري خواني پروردي دسي هو داديان دي كان باخواني پروردي دسي هو باوانم دي كان باخواني باخوان دز وير داديان او دسيلنا الله باخورازنانو او داديان اخشني غورالا باخورازنانو او داديان گوندی ئەحمەداوە یەکێکە لە گوندە ڕەنجینەکانی هەورامان. مێژووی دروستبوونی لە چاو گوندەکانی تردا نوێیە، دەگەڕێتەوە بۆ ساڵی 1865 زاینی. بنەمای دروستبوونی بۆ حەز و خولیای شێخ ئەحمەد شەمسەدین نەقشبەندی دەگەڕێتەوە کە یەکێکە لە نەوەی شێخەکانی هەورامان. ناوبراو کەسێکی ڕۆشنبیر بووە، مەبەستی بووە هاوشێوەی بیارە و باخە کۆن و تەوێڵە پێگەیەکی معریفی بۆ ئەم گوندە دروست بکات. لەم ڕێگەیەشەوە ویستویەتی هاوشێوەی شێخانی وەک حیسامەدین و سیراجەدین و زیاءەدین ببێتە کەسایەتیەکی گرنگ لە ناوچەکەدا. هاوکات گوندەکەش بکاتە ناوەندێک بۆ خوێندەواران و ئەدیبان و ئەوانەی عاشقی ڕێگەی تەریقەتن. بۆ مەبەستەش گوندەکە بە ناوی خۆیەوە ناوی لێنراوە، بەڵام تەمەن ڕێگەی بەوە نەدا ئەم خەونەی بگاتە جێ. دواتر ئەحمەداوە بوو بە گوندێک هاوشێوەی گوندەکانی تری هەورامان. لە بنەڕە تا گوندی ئەحماوە بڵێن لە پێناوی پرۆژەیەکی زانستی و ئاینداری بڵێن لە بواری تەریقەتا بنیاد نراوە. لە دەوروبەری ساڵی 1865 زاینی حاجی شێخ ئەحمەدی شەمسەدین نەقشبەندی کە یەکە بوو لە کوڕەکانی جەنابی شێخ عوسمان سیراجەدین تەوێڵە ڕەحمەتی خوا لە هەردووکیان بێت. ئێتە ئەحماوە ئاوادان نەکاتۆ و هەر لەو ڕۆژەوە بڵێن ئەحماوە بە ناوی ئەوە ناونراوە بە ئەحمەد ئاوا، بەسیان حاجی شێخ ئەحمەدی شەمسەدینە. حاجی شێخ ئەحمەد نیەتی هەبوو ئەحماوە وەکو بنکەیەکی ڕۆشنبیری و خوێندەواری و تەریقەت وەکو بیارە و تەوێڵە ئامادە بکات. بەمەش بەڵگەمان هەیە کە ئەو هاتووە داوەتی پیاوێکی گەورەی وەکو حاجی سێ حەسەنی چۆڕی کردووە کە خەڵکی دەی چۆڕە نزیک شاری مەریوان لە ڕۆژهەڵات کە لە وەچەی زانای گەورە مەلاوبەکری موسەنیفی چۆڕیە داوەتی کردو بۆ ئەحماوە ویستویەتی لە ئەحماوایە وەکو مدەڕسێکی گەورە حجەیەکی بۆ بکاتەوە فەقێ کۆ بکاتەوە وەکو بنکەیەکی زانستی زۆر گەورە دیاری بکات. ئەوە بووە پێش ئەوەی کە پرۆژەکە دەست پێ بکەن سەردانێکی حەجەکەن ئەچن حەجەکەن دوایی لە ڕێگەیان ئایا لەم سەرەوەبەیە لەو سەر سەردانی سوڵتان عەبدولحەمیدی عوسمانیەکەن کە لەو کاتە سەردەمی دەسەڵاتی ئەو بووە بۆی ئەم باسی لەگەڵا بکەن. ئەویش کە زانێ ئەمانە هەمێکی زانستی و ئاینداری زۆر گرنگیان هەیە پشتیوانیان لێەکە وازانێ کە هەم حاجی شێخ ئەحمەد شەمسەدین خۆی زانا بووە زانایەکی باش، هەم سێ حەسەن زانایەکی باش بووە کە هەردووکیان حاشیە و کتێبیان لە دوا بەجێ ماوە بۆیە سوڵتان عەبدولحەمید پشتیوانیان لێەکات و تەنانەت ئەوەشیان نەخات وەکو پێشنیار خاتە بەردەم کە هەندێک لە زەوی و زار و جۆگەی ئەم مەنتیقە بکاتە تاپۆ لەسەریان. بەڵام حاجی شێخ ئەحمەد بەمە ڕازی نابێت، تەنها داوای مەحاسنی شەریفی پێغەمبەر صلی الله علیه و سلم کە بریتە لە مووی ڕیشی پێغەمبەر درودی خوا لەسەر بێ ئەڵێ ئەوەم پێ بدە من هیچ شتێکی ترم ناوێ. لەبەرەوە ئەگەڕێنەوە بۆ ئەحمەداوا بۆ نیەتەی کە ئیشوکارێکی ئاوا ئەنجام بدەن هەردووکیان کۆکە بن لەسەرەوەی کە هەم سەید حەسەن لەوێەوە بێت لە ئەحماوایە ئیش بکات، هەم حاجی شێخ ئەحمەد هەموو توانای خۆی بخاتە گەڕ لە پێناوی بنیادنانی حوجرەیەکە لە پێناوی پەروەردەکردنی فەقێ و خوێندەواری ئەو کاتەیە. بەڵام بەداخەوە حاجی شێخ ئەحمەد لە تەمەنی گەنجیە و لە ساڵی 1889 زاینیە هەر لە ئەحماوا بە نەخۆشی چاوەقوڵە کە لەو زەمانە هەبوو وەکو بڵێن ئینفلۆنزای ئێستا کۆچی دوایی ئەکات و پرۆژەکان سەرکەوتوو نابێ. ئەمە یعنی بنیادنانی ئەحماوا لە ئەسڵا بەم نیەتە بووە، بە نیەتی وەکو بنکەیەکی ڕۆشنبیری و بڵاوکردنەوەی تەریقەتی نەقشبەندی بووە. هەمی حاجی شێخ ئەحمەد خۆی بووە کە زانایەک بووە، تەنانەت حاشیە لەسەر عقیدەی مەرزەی مەولەوی و لەسەر فەزیلەی مەولەوی هەیە وەکو مواصف مەلاکەی مدەڕس لە یادی مەردان ئاباسیەکە. بەڵام بەداخەوە پرۆژەکەی سەرکەوتوو نابێت. دوای ئەوە کە کۆچی دوایەکە تەرمەکەی برێتەوە تەوێڵە، لە دوای خۆی چوار کوڕبەجێ هەڵێ بەڵام کوڕەکان مناڵە بن، مناڵەکانی شەرە بنەوە تەوێڵە
لە تەوێڵەیە کوڕەکان بە ناوی شێخ حەبیب و شێخ هیدایەت و شێخ عەبدوڵڵا و شێخ حەسەن ئەتیانە شێخ حەسەن لە ناوچەی کرماشان بوو لە زەمانی ڕەداشایە گیراوە براوەتە مەشهەد لە سژن ناکۆشی دوایی کردووە شێخ حەسەن شاعرێکی زۆر باش بووە بەداخەوە بڵێن ئەحماوە بە هۆکاری ئەم کۆشە ناوەختەی شێخ ئەحمەدی شەمسەدینەوە نەتوانراوە وەکو بنکەیەکی ڕۆشنبیری گەورە دەربکەوێت. بخوادز وجاي تصير لنا دزننا البخرزنا عزل في سيغورا في سيغورا ايدي في سيغورا بەشێک لە دانیشتوانی گوندی ئەحمەداوە بە کشت و کاڵ و باغداریەوە خەریکن. ئێستا ژمارەی دانیشتوانی بە 1000 کەس مەزەندە دەکرێت لە ڕووی داریەوە سەر بە شارۆچکەی خورماڵە و هاوسنوورە لەگەڵ گوندەکانی زەڵم و دەرەی مەڕ و سەرگەت. والله باقي سبني فس باقي ويسا انا ساتاو باقي هو انا وهانه هذا حاجه باقي نوش فرما وانا نوش بابا نوشو باقي نوش باقي عالجا انسان بنجيو خذا باي مالك بلام تو ساون ما عمل يقول نوجي فلاوي باقي نوش انا فراشيني فاهمني انا جي فراشيني انا جي باي نوش يعني الى ذو ثمن من ويا سنياف ويا شبو ونواشر نوش تو ثانيه نعم زمان فكر من تعتم من تعتم من بوجي بس ما يبوظهم كحاجة كي مشهور يعني بيزن جمانة بيزن تقريبا يبني بوجي سنة رتاعة بروبيان وين إذا فبنجي بار بنو وشوا ثمرة شانية فرق ما تنا فرق أنا سك سويسان بخاطرة سبين مني بس أنا كلمة من شاو بس زبان سايبين سايف لبناني كيف رخاص يبيني نوش كوتي فلمبانية شنجا محاولة فترة في ما يدا بكرجولة بخا أرض بيجت ومشوا كذي حتى أنا كذا لبنان إيران برسام ما شو كذا أمر شو شو مقر مثل بينا قر مثل إيجر مثل ما شو هذا ما أول بين نوار هو جدي عاد عليك بعد فني قد يوقروا الله منبث عامي كل بمقشون بتأمم عندي سنجيب باسن هنار باسن وذي باسن يعني أنا شرمك أنا وش ما شرمك وإذا أنا نبغى الله بلا بين مخاطني وأنا بلا والله لكن ثم نقول طب لو قلنا لي بفنج أنا وش نبلا أجل مثلا بديت أنا هجي باني وش قلنا فيه ولا بلا يعني إن بغداد يخربني ولا شيء هذا سبب أنا وك شو نبغى شيء أمان يوم ده سوالي شو هذا ما كبير پێگەی جوگرافی ئەحمەداوە وا هەڵکەوتووە دەکەوێتە دامێنی چیاکانی ئەورامانەوە سەرە ڕێگای کەڕەجاڵ خوورماڵە ئەمە ژوای کردووە ببێتە پێگەیەکی بەهێز بۆ شۆڕشەیەک لە دوای یەکەکانی باشووری کوردستان سەرباری هەڕەشەکانی سەردانیشتوانی ئەم گوندە بەڵام پشتیوانێکی سەرسەختی شۆڕشەکانی کورد بوون چەندین جار تووشی ماڵوێرانی و ئاوارەی و گرتن بوونەتەوە لەلایەن حکوومەتەیەک لە دوای یەکەکانی عێراق لەگەڵەوەشدا لە ناو مێژووی شۆڕشدا ناوێکی دیار و بەرچاوە و وەکو سەنگەرێکی سەختی کوردایەتی ناوی دەرکردووە و لە یادەوەری شۆڕە جێڕاندا ماوەتەوە. هەڵکەوتەی ئەحمەداوا یان پێگەی ئەحمەداوا بۆ ئێمە وەکو شۆڕش بە تایبەتی وەکو پارتی دیموکراتی کوردستان هەڵکەوتەیەکی تایبەت بوو لە دوای نسکۆی ساڵی 75 جەزایر کە موامەرەی شومی جەزایری لێکەوتەوە بۆ شۆڕشی گوڵان و بۆ شۆڕشی ئەیلول و لە بارزانی نەمرکە کرا بەڕاستی لەسەر هەڵدانەوەی شۆڕش ئێمە ئەحمەداوا یەکێک بوو لەو شوێنانەی کە بوو بە شوێنی حەوانەوەی ئێمە و بوو بە پەناگایەکی گرنگ بۆ ئێمە و بوو بە سەنگەرێکی بەهێز بۆ ئێمە وەکو پێشتر وتم هەڵکەوتەی ئەحمەداوا وا دروست بوو هەر لە ماڵەکانی خوورماڵ کە دەرەچووی بەڕاستی بۆ ئێمە ئازادێکی تەواوی تیا بوو تا چوینە سەر میلی مەڵەخورد کە ئیتر لە مەڵەخورد بەو دیوە لەسەر کوردستانی ڕۆژەڵات حیسابە لە حەقیقەتە ئەحمەداوا بۆ ئێمە جێگایەکی ئەوەندە مولایەم و لەبار بوو دەتوانم بڵێم یەکێک لە گرفتە زۆر گەورەکانی حکوومەتی عێراق ئەوە بوو چۆن بتوانێت ئێمە لە ئەحمەداوا دەرکایان ئێمە دەستی ئێمە لەو جێگایە ببڕێ
و لە بیریشمان نەچێت لەو کاتا شەڕی ئێران و عێراق لە ساڵی هەشتاویە کە دەستی پێکرد زیاتر ئەحمەد ئاوا و سنووری ئەحمەد ئاوا بە کەڕەجاڵ و وشکەناوەوە و بە چەمی ئەحمەد ئاوا بوو بە باشترین پەناگا و شوێنی حەوانەوە بۆ هێزەکانی پێشمەرگەی پارتی دیموکراتی کوردستان لە هەمان کاتیشا وەکو هاوپەیمانێکی ئێمە حیزبی شوعیش هەر لەو جێگایە بوون ئەوانیش مەقڕاتیان لە لای ئێمە هەبوو لە کەڕەجاڵ و لە ئەو منتیقانە. بەڕاستی من هەر تاکێکی ئەحمەد ئاوا بە ژن و پیاوە بە پێشمەرگە لە لای ئێمە حیساب بوو چونکە هەڵوێستێکی پێشمەرگانیان هەبوو مووقیفێکی پێشمەرگانیان دەنوان و لەو کاتانەی کە حکوومەتی عێراق پەلاماری ئێمەی لە گوندی ئەحمەد ئاوا و لە چیاکانی دەوروبەری ئەحمەد ئاوا دەدا بەڕاستی خەڵکی ئەحمەد ئاوا یەکێک بوون لە قوربانی دەرەکانی ئەو هێرش و پەلامارانی کە بەعەش دەیدا و زۆر کات خەڵکی ئەحمەد ئاوا حتا بۆ هاتوچۆکردنیان خەڵکی مەدەنی بوون تەنگ و چەڵەمەی زۆر گەورەیان بۆ دروست دەبوو و ئیهانە دەکران لەلایەنی سەربازان و پیاوەکانی ئەو کاتی ڕژێمی بەعسەوە لەبەرەوەی خەڵکی ئەحمەد ئاوا بوون. هەموو ئەحمەد ئاوایە ئەبێ ناسرااو بووایان لای حکوومەتی عێراق و بازگەی خورماڵ کە داخلی خورماڵ دەبوون لەبەرەوەی خەڵکی ئەحمەد ئاوا دەتوانم بڵێم زۆر کات دەوریان لە دەوری پێشمەرگە کاریگەرتر بوو لەبەرەوەی کەسوکاری پێشمەرگە لە گەرمیان لە کەرکووک لە چەمچەماڵ لە کەلار لەو شوێنانەوە کە هاو بەلای کوڕووکاڵیان لە مەقەڕاتی ئێمە خەڵکی ئەحمەد ئاوا ئەیهێنا یعنی دەلالەتێکی زۆر باشی ئەحمەد ئاوایی ئەکرا بۆ پێشمەرگە. یەکێک لە سەروەریەکانی ئێمە ئەوە بوو کە بەڕاستی ڕۆژێک لە ڕۆژان نەمان بینی خەڵکی ئەحمەد ئاوا ناوچاو گرشکن لە ئاستی پێشمەرگەیەکە و پێشمەرگەی لە ڕاستیە پێشمەرگی پارتی بە تایبەتی وەکو کوڕووکاڵێکی ئەحمەد ئاوایی تەعاملیان لەگەڵ خەڵکی ئەحمەد ئاوا دەکرد. کەم شوێن هەیە وەکو منتیقەی ئەحمەد ئاوا بە تایبەتی کە ڕەجاڵ و وشکەناو کە دوو جێگان شۆڕە بنەوە بەسەر ئەحمەد ئاوا و میزەڵما بەقەدەر ئەو دوو جێگایە پێشمەرگە توانی بێتی خۆی لێ قایم بکە مەقەڕاتی تیا دروست بکەوە تێشیا بەحەوێتەوە و نزیکترین جێگایش بووە بۆ هاتوچۆکردنی پێشمەرگە بۆ شارەکانی هەڵەبجە و سەی سادەق و دەربەنی خان و عەربەت و شارەزور بە تەواوی و حتا ڕۆشتن بۆ منتیقەی شارباژێر و ئەوانە یعنی بەڕاستی ئەحمەد ئاوا دەتوانم بڵێم سفرە و کیسەخەوی ئێمە بوو و گەورەترین سەنگەری پێشمەرگایەتی ئێمە بوو و بوو بە باڵە باوانێکی باشی ئێمەی پێشمەرگەکانی پارتی ئەحمەد ئاوا و خەڵکی ئەحمەد ئاوا. داخەوە باڵاوتۆنێ هەزاری و دەردەدارینی گرکوشتەوە ئادیداتەنی تۆ دی دڵجادوگەرینی تۆ دی دڵجادوگەرینی تۆ دی دڵجادوگەرینی چەمیر مەسیوە سیاوینی چەمیر مەسیوە سیاوینی ماچی ولو لو آوینی یاکەی مرۆ پاوکاوینی ماچی مروێ پاوکاوینی ماچی مروێ پاوکاوینی. ئەم مزگەوتەی ئێرە کرایەوە و مزگەوتەی ئەحمەوە بە کانەبەرد کراوە بەردەکانی جوان بوو تقریبەن 2 ساڵی پێچوو دوایی کە تەواو بوو بەردەکانمان کۆکردە شەخەڵەکە کۆمان کرد بە عەرەبانە و شۆفڵ فڕێنە دوورۆ منیش وتم بیکەن ئەم عەرزەی منە جا ئەمە عەرزەی منە ئەمە عەرز نییە ئەمە هەموو شاخە وتم پڕیەکەمەوە با هەر ببێ وەڵا کە شەخەڵەکان هەرژان بەردی جوانی تیا بوو ئەم بەردانە کردووە بەم خانووە میجی بیرەکەیەکم بۆ هات وتم بۆ نێکم بە گوندێک هەر بەتاقەت وەڵام بیرەکەم کە بۆ هات وردە وردە ئەو قادرمانەم کردە ها و قادرمە بچووکانە تلوێ وردە وردە دەستم پێ کرد ئەمە 3 ساڵە خەریکم ئەی بەزستانان خۆ بە هاوینان ناکرێ گەرمە بەستانەتر خانوم کردووە و ئێستا ئەمە هەفتاکانی ئەحماوای کۆنە وەختی خۆی ئەم گوندی ئەحماوا شێغەمینی شێعەلادین بووە ئێستا عەرزەکانی هی ئەوە بەناوی ئەوەیە ئێمە چوارێکمانە کرد بەلایەوە 5 دانێکی بۆ ئەو چوارێکەکەی بۆ ئێمە ئەم خانەی لە پشتمەوە ئەم خانەوە هی شێغەمینە بەناوی ئەوە دروست کراوە سەرەوەی هی خۆیەتی و خوارەوە هی بڵێ پیاوەکانی و خواری خواردی ئەسپ و هێسر و ئەوانەیە ئەحماوا هەر لە ئەیلولۆ هەر تاکو و گوڵان تاکو ئەخیر کە 84 بار کراین هەر بنکەی پێشمەرگە بووە خاستەتەنی پارتی تر ئەوانی لێ بووە تر چەند جار هاتووە دەوری ئەحماوای گرتووە
لەو بەر لەم بەر لە پشتۆ تا کۆمەڵێک کوژران لێرە کۆمەڵی پارتی کوژران وەکو کوڕی یاراحمەوە بەگو نازانم کێ و کێ و سەی کەمال بەو هەبوو هەڵەبجەیی و ئەوا کۆمەڵی ڕەو هەجیجی کۆمەڵی زۆر کوژران ئێستا قەبرستانی ئەحمەوە هەمی پێرمەگەی پارتیە. ناوی ئەحمەداوا وەکو هاوینە هەوار لەسەر نەخشەی گەشتیاری کوردستان و عێراقدا جێگەی دیارە و بەیەکێک لە هاوینە هەوارە بەناوبانگەکانی کوردستان دەستنیشان کراوە. ناوی لەسەر زارانە و لە زۆربەی وەرزەکاندا بە لێشا و گەشتیار ڕوودەکەنە ئەم ناوچەیە بە تایبەتی گەشتیارەکانی ناوەڕاست و باشووری عێراق. هاوینە هەواری ئەحمەداوا لە ڕووی مێژووییەوە ئەگەڕێتەوە بۆ سەدەی حەڤدەهەم، بەڵام وەکو شوناسدنی هاوینە هەواری ئەحمەداوا لە دوای ساڵی 58ەوە بووە لە سەردەمی شێخەکاندا کە شێخ ئەمین لێرە بووە. ئەم هاوینە هەوار لە ساڵی 58ەوە ماوەیەوە شناسا لەلایەن حکوومەتی عێراقی بە هاوینە هەواری ئەحمەداوا. ئەم هاوینە هەوارە لە بنی پەڵەو کە ئێستا ئێمەتیان دەست پێ دەکات تاکو سەرچاوەی زەڵم کە دۆڵێکی گرنگ و کە دۆڵێکی جوان و دڵگیرە و باخوباخاتێکی سەوزی تایە و ئاوێکی سازگار و پێنک و جوانیە لە شێوەی تافگە و ئاوە دێتە خوارە بە دۆڵگەدا تێپەر دەبێت جوانیەکی بەخشیوە بەم هاوینە هەوارە کە بە سەرچاوەی ئاوی زەڵم بە ناوبانگە. ئەم گەشتیارانە خەڵکی تەواوی عێراقن، خەڵکی تەواوی هەرێمی کوردستانن و زۆربەی گەشتیارەکانی ناوەڕاست و باشووری عێراقن کە ساڵانە گەشتیارگیر بە ڕێژەی پێش ئەم قەیرانی دارایی ئابووریەی کە بەرۆکی هەرێمی کوردستانی گرتووەتەوە ڕێژە نزیکەی 400,000 گەشتیار سەردانی هاوینە هەواری کردووە، بەڵام لە دوای قەیرانی داراییەوە ئەم ڕێژەی کەمی گەورە بۆ نزیکەی 300,000 گەشتیار. من خەڵکی کوردی تورکیامە هاتمە خەڵکی وانم هاتمە لێرێ بۆ ئەحمەدەوە زۆر شوێنەکە خۆشە زۆر احترامە گرنەوە هەموو خەڵکێکی بانگێکم بێن بۆ ئەو شوێنە ببینن بزانن زۆر جێیەکی خۆشە. لە ڕێگەی هاوڕێ و دۆست و ناسیاوەکانمانەوە هاتین بۆ ئێرە. ئەحمەداوا زۆر جوانە، خەڵکی ئەم ناوچەیە پێشوازی گەرمت لێ دەکەن، هەست بە غەریبی ناکەین، هیچ جیاوازیەک نییە، ئێمە براین، ئەوانیش پێشوازیکی جوانیان لەکردن. بە دڵنیاییەوە کە گەڕامەوە بە خزم و هاوڕێیانم دەڵێم سلێمانی و ئەحمەداوا شوێنێکی گەشتیاری زۆر جوان بوون، سەرنج ڕاکێشن، سروشتی جوان و خەڵکەکەشی ڕێزی زۆرت لێ دەگرن. مەلا ئەحمەدی ئەحمەداوا یەکێکە لەو کەسایەتیانەی لە ناوچەکەدا خاوەن پێگەی کۆمەڵایەتی واینی و سیاسی بووە و بەوە ناسراوە خاوەن هەڵوێستینەتەوەی و نیشتیمانی بووە. لە دوای شێخ ئەمین بە یەکێک لە شاعیرە دیارەکانی ناوچەکە ژمار دەکرێت. نازناوی ئەدەبی کەڵەیم بووە و چەندین هۆندراوەی جوانی هەبووە لەبارەی پرسی کوردانەوە. ماوەی چەند ساڵێک قازی هەڵەبجە بووە کە لە ساڵانی سەرەتاینەوە دەکاندا لەلایەن بەرەی کوردستانیەوە بۆ ئەم پۆستە دیاری کراوە. لە دوای کۆچی دوای حاجی ئەحمەدی شەمسەدین ئەحماوا جۆرە لە مدبوونی بەخۆیە بینیوە. تەبەن ئەحماوای ئێستا لە پشتی جۆگەی دەیمەجۆیەکە جۆگەیەکە بەناو دێکەی ئاڕوا، جاران ئەحماوا لە بەردەم جۆگەیا بووە لە شوێنێکا کە پێوترێ سوخنی پیرەغەریبە لەوەیە بوو، هەم مزگەوت لەوەیە بوو، هەم کۆمەڵێ ماڵ کە لەو شوێنەیە بوون. دواتر گوێزراوەتەوە بۆ پشتی دێ. لە پشتی دێە ساڵی 1940 یەکەم مزگەوت لە پشتی جۆگەوە کراوەتەوە لە ناودەیە کە ئەم مزگەوتەیە کە ئێستا بە شێوەیەکی زۆر جوان و نایاب بنیادنراوە. ئەم مزگەوتە ساڵی 1940 دروست کراوە بە هیمەتی شێخی عەلاءالدین کە پشتیوانی لە پیاوان و پیاوماقوڵان و مەلاکانی دێ کردو، یەکێ لەوانەی کە زۆر دەوری بینیوە لە قەناعەتپێکردنی شێخی عەلاءالدینەوە لە بنیادنانی مزگەوتەکە مامۆستا شێخ محەممەدی بارەماوا بووە، باوکی مامۆستا مەلا ئەحمەدی ئەحماوا. ئەمە ڕۆڵی هەبووە لە مزگەوتەکە لەگەڵ خەڵکی دێ و لەگەڵ هاوکارەکانی شێخ هاتوانیوە مزگەوتەکە بنیاد بنێن.
جا ئەلەم قۆناغەیە دوای مدبوونەکە یەکی تر لە کەسایەتەکانی بنەماڵی نەقشبەندیە تا ئەحماوە کە جەنابی شێخەمین بووە. شێخەمین شاعرێکی زۆر بەرجەستە بووە، جگە لەوەی کەسایەتی بنەماڵەیەکی ئاینی خۆی کەسایەتی کۆمەڵایەتی بەرزیە بووە، شاعرێکی زۆر بەرجەستە بووە و دیوانی شعری چاپکراوی هەیە بە ناوی دیوانی بەوەی کۆمەڵە شعری ڕەوان و تەبعێکی ڕەوانی هەیە لە شیعرا. اینجا دوای ئەوەیش زانایەکی باشیش بووە. شێخەمین زانایەکی باش بووە لە زانستەکانی ئاینا بۆ نمونە یەکێ لەو کتێبانی کە نووسیەتی و بەڵگەی لەسەر زانایەتی شێخەمین کتێبی تەسەوف چییە؟ کتێبی تەسەوف چییە ئەتوانم بڵێم هەتاوەکو ئێستایش لە ناو کووردا کتێبی ئاوان نایاب لە دوای تەسەوف و عرفانە نووسراوە. لە دوای شێخەمین و کەسایەتی دیاری شێخەمین کە باسمان کرد یەکی لە کەسایەتەکانی ئەحماوە مامۆستا مەلا ئەحمەدی ئەحماوایە. طبعاً مامۆستا خەڵکی گوندی دەمەیەوە لە ڕۆژهەڵاتی کوردستان لەوێەوە دەستی کردووە بە خوێندن تەواوی کوردستانی باشوور ڕۆژ هەڵاتگەڕاوە لە پێناوی خوێندنا هەر لە ژاوەڕێی مەنتیقەی سنەوە و لە کەڵاتەرزان هەتاوەکو ناوچەی دەشتی قەراژ لە هەولێر و کەندیناوە کە ئێستا مەخمور و ناوچانە خوێندوێتی لە خزمەتی مامۆستا بەرزەکانی کوردستانە مامۆستا مەلاکەی مدەڕیس لە بیارە، مامۆستا مەلا باقری بالێک، مامۆستا سەید بابەشێخی ئەڵمانە لە شەمی شەمیان لە مەنتیقەی مەریوان، مامۆستا مەلا عەبدوڵای چورەستانی، دکتۆر مستەفا زەڵمی لە سلێمانی لایویش خوێندوویەتی. مامۆستا ئەم گەڕانەی بە کوردستانە هەستێکی جیال لە ئاینی کە خۆی پێڕۆکارێکی زۆر مخلیسی ڕێبازی نەقشبەندی بوو. ئەم گەڕانەی بە کوردستان و لای زاناپایە بەرزەکانی کوردستان وای لێ کردبوو هەستێکی نیشتیمانی زۆر بەهێزی پێبەخشی و مامۆستا قەناعەتی وا بوو کە نیشتیمان پەروەری و نەتەوایەتی بەشێکە لە ئاینداری، یعنی وەکو ئەو مامەڵی لەگەڵا کرد. مامۆستا بە درێژایی هەشتاکان کە مەلای ئەحماوا بووە مزگەوتەکەی شوێنی حەوانەوەی پێشمەرگە بووە. مامۆستا لەو سەردەمانەیە و پێشمەرگانی کە شەهیدە بوون خەڵکی شارەکانی تری کوردستان بوون. ئەم لەو سەردەمە سامناکەیە کە تەنها بە گێڕانەوە ئاسانە ڕۆشتووە کفن و دفنی کردوون لە شوێنەکانە ناشتونی عنوانی وەرگرتون دوای کە سوکارەکەی هاتووە لەلایەن مامۆساوە تەرمەکانیان پێشکە کراوەتەوە. اینجا دوای ئەوە بە درێژایی هەشتاکان و هەفتاکان لایەن ڕژێمە لە یەک لە دوایەکانی عێراقەوە لەسەر بیری کوردایەتی گیراوە هەرگیز زۆر لە ڕۆژانە ڕۆشتە سەنگەری دوژمنانی ئەم وڵاتە. ساڵی نەوەیەکیش کە هەشتا کە لە کیمیابارانەکە ئاوارە وە ساڵی نەوەی گەڕاوەتەوە بەرەی کوردستانی ئەو کات وەکو قازی شەرعی شاری هەڵەبجە دیاری کرد تا ساڵی 1996 کۆتایی 96 کە کۆچی دوایی کرد لەو ئەرکە و لە کۆمەڵ ئەرکی تری نیشتیمانی و ئاینی و نەتەوەیی بەردەوام بنسبة باوكم وقت باوكم بو طبعا باودم عمري خوي كردوه باوكم ل هشتاكان وحفتاكان هديري شكرا لخرمال بس باودم لأحماوا وقتي خوي لبني بلق دوكاني دانا لبني بلق حاضريا تشار زورو هم لنوي ولباني بنوكو هتاشت خرباني وبياره اتون تلاي باوكم باودم بواسن غري تلك باودم وقت توانانا من باوكم شكا باكشم تا سالكاني حفتا وبينج هشتا إيشي كر إتلا ولا نميشتشكا من إيشكم دكتور برسن لوقتي خويش باودي مو أمان هل بأسنجريات ولا باودي مو أراسنجر بوم لبيشو إنجا لو حاجي ملي حاجي عبد الله دوي حاجي عبد الله حاجي وسا فرج دوي وسا فرج وسا أحمد دوي وسا أحمد وسا شفيع دوي وسا خسر دوي وسا خسر وسا شفيع أما تقريبا بينج تا ئەو من ئاگادارم پێشتر ژێر باسنگەریاتن طبعا تەور داس و گاسنی جوتی گا وسا جوتی گا خۆم مەکینەوشت نەبوو بەرنیان نەکرد و بەڕینیان نەکرد تەمەناسنیان بەو کوورە بە لەحیمیان کردووە خۆی سایترە وسە لەحیم و گاست و سە میرە نەماوەسام تەور داسوەمانەی هەمووی حازرانەی لەستینەوە دیتر خەڵگاسنگەریش پەکی کەوتووە بەڵە چەخمەستاوز هەبوو حاجی ئەحمەد هەبوو حاجی ئەحمەدی وەسا فەتح الله ئەو چەخمەستاز بووە لە ئەحمەوە و لە هانەی دنیش وەسا فەتاح هەبوو لەبا و فەرەنجی و ئەمانەی دروستە کرد
ئەحمەداوە لەبەر هەڵکەوتەی جوگرافی لە ڕووی گەشتیاریەوە ڕۆژ بە ڕۆژ لە گەشەکردن و فراوانبووندایە و لە ڕووی گەشەی دانیشتوانیشەوە وەختە لەگەڵ شارۆچکەی خورماڵدا تێکەڵ دەبێت. دەواازەی هاوینە هەواری بنی پەڵگ و تاڤگەی زەڵمە